دوای خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان لە 2011 لە دژی خەرجنەکردنی دەرماڵە و خراپی بەشە ناوخۆیەکانیان، بافڵ جەلال تاڵەبانی لە دوو کۆبوونەوەدا لەگەڵ نوێنەری خوێندکاران گوێی لە داواکاریەکانیان گرت و لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا لیژنەی بۆ چارەسەرکردنی کەم و کوڕەکان پێگێنا و هەوڵمەتی دابەشکردنی هاوکاریەکانی یەکێتی بۆ بەشە ناوخۆیەکانی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی، هەڵەبجە، ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و کۆیە و تەقتەق دەستی پێکرد. جگە لە چاکردنی کەم و کورتیەکانیان چەندین جۆر پێداویستیشی بۆ ناو بەشە ناوخۆیەکان دابین کرد کە بەم شێوەیە دابەشکراون. بۆ بەشە ناوخۆیی چوارچرا سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 100 تەباخ، 1500 مەتر کومبار، 800 مەتر پەردە، 50 گسکی کارەبایی و جلشۆر و 50 ئوتو 100 دۆشەکی سیسەم و زیاتر لە 70 مێز و کورسی پلاستیکی دابین کراون. بۆ بەشە ناوخۆی کەمپینی و عەواڵ 100 سەلاجە، 522 تەباخ، 278 گسکی کارەبایی، 259 تۆپ کومبار، 278 جلشۆر بۆ سەرجەم ژوورەکانی بەشە ناوخۆیەکە دابین کراون. لە بەشە ناوخۆی چوارتاش 160 کومبار و سەدان سۆپا و مێز و کورسی و دۆشەکی سیسەم و بەڕادی ئاو و بوتڵی غاز دابین کراون. بۆ پەیمانگای تەکنیکی دوکان 500 کومبار، 100 دۆشەکی سیسەم، زیاتر لە 60 تەباخ، بوتڵی غاز و 50 سۆپا و 50 ئوتوی جل دابین کراون. بۆ بەشە ناوخۆیەکانی زانکۆی کۆیەش 6500 مەتر کومبار، 180 سەلاجە، 100 جلشۆر، 200 دۆشەکی سیسەم و 100 تەباخ و مێز و کورسی دابین کراون. بۆ پەیمانگای تەکنیکی کۆیە و تەقتەقیش 7600 کومبار، 900 پەردە، 50 سەلاجە، 60 جلشۆر و 100 تەباخ و بوتڵی غاز دابین کراون. هاوکاریەکان بۆ بەشە ناوخۆی پەیمانگا و زانکۆی چەرموو بریتین لە 3000 مەتر کومبار، 120 سەلاجە، 480 دۆشەکی سیسەم، 280 مێز و کورسی پلاستیکی و 120 گسکی کارەبایی و 90 تەباخ. بۆ بەشە ناوخۆیەکانی کوڕان و کچانیش لە قەزای چەمچەماڵ 2250 مەتر کومبار، 97 سەلاجە، 40 سپلیت، 185 کورسی و مێز و 526 دۆشەکی سیسەم لەگەڵ 73 تەباخ دابین کراون. پێداویستیەکانی بەشە ناوخۆی زانکۆی ڕاپەڕین قەڵاتزێ بەم شێوەیە پڕکراونەتەوە: 3500 کومبار، 360 دۆشەکی سیسەم، 100 ئوتوی جل لەگەڵ دەیان بوتڵی غاز و سەلاجە و گسکی کارەبایی و جلشۆر. بۆ بەشە ناوخۆی ڕانیەش 7200 کومبار، 165 سەلاجە، 135 تەباخ، 120 مێز و کورسی جگە لەدایان جلشۆر و گسکی کارەبایی. هاوکاریەکانی بافڵ جەلال تاڵەبانی بۆ بەشە ناوخۆیەکانی زانکۆ پەیمانگاکان کۆتاییان نەهاتووە. لە قۆناغێکی تردا چەندین کاروانی دیکەی هاوکاری دەگەیەندرێنە زانکۆ پەیمانگاکان و بەشە ناوخۆیەکان.